کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆی سلێمانی چەندە بە پارالێل بە ئێواران بە زانکۆلاین. سڵاوتان لێبێ، من سرود خۆشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و ئەندامی لیژنەی ڕاوێژکاری فۆرمی زانکۆلاین لە خزمەتتان نابین بۆ تەواوکردنی بەشی دووەمی ڤیدیۆکەمان لەسەر زانکۆی سلێمانی، بەشەکانی چۆنە و پارالێل و ئێواران و زانکۆلاینی کۆنمرەکانی چەند وەرگیراون. لە خزمەتتان نابین، لەگەڵمان نابن لە درێژەی ڤیدیۆکەمانە. ئێستا باسی کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان یان زانستە مرۆڤایەتیەکان 3 سادق. بەشی مێژوو زانکۆلاین بۆ پارێزگا 66.2 گشتی 7.3. پارالێل بۆ پارێزگا 62.7 گشتی 63.932 وەرگیراوە. ئێواران بۆ پارێزگا 53.776 وە گشتێکەی 58.7. جغرافیا لە پەروەردە و زانستە مرۆڤایەتیەکان 3 سادق. زانکۆلاین بۆ پارێزگا 63.3 وە گشتێکەی 69.3. پارالێل بۆ پارێزگا 6.7 و گشتێکەی 63.676. ئێواران بۆ پارێزگا 56.209 وە گشتێکەی 6.097. کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی بەشی مێژوو زانکۆلاین بۆ پارێزگا 7 وە گشتێکەی 77.6. پارالێل بۆ پارێزگا 63.7 وە گشتێکەی 71.2. ئێواران بۆ پارێزگا 57.5 وە گشتێکەی 63.4. ڕاگەیاندن 69.6. زانکۆلاینی پارێزگا و 75.6 گشتێکەیەتی. پارالێل بۆ پارێزگا لە بەشی ڕاگەیاندن 64.2 وە گشتێکەی 7.6 وەرگیراوە. کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلێمانی بەشی جغرافیا بۆ پارێزگا 67.5 گشتێکەی 74.9. پارالێل بۆ پارێزگا 64.6 و گشتێکەی 7.165. بەشی کۆمەڵناسی زانکۆلاین بۆ پارێزگا 66.8 و گشتێکەی 72.6. پارالێل بۆ پارێزگا 63.6 و گشتێکەی 66.2. پەیوەندیە گشتیەکان لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلێمانی زانکۆلاین بۆ پارێزگا 66.6 و گشتێکەی 72.6. پارالێل بۆ پارێزگا 62.176 و گشتێکەی 65.8. کاری کۆمەڵایەتی لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان 64.8 زانکۆلاینی پارێزگا و 7.6 بۆ گشتێکەی 63 بۆ پارالێلی پارێزگا و 64.4 بۆ گشتێکەی. بەشی خوێنەوار لە زانکۆلاین بۆ پارێزگا 65.6 گشتێکەی 68. پارالێل بۆ پارێزگا 61.2 وە گشتێکەی 64.4. کۆتابەش لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی فەلسەفە و توێژینەوە کلتوریەکان زانکۆلاین بۆ پارێزگا 62.2 وە گشتێکەی 64.2. پارالێل بۆ پارێزگا 59.2 و گشتێکەی 61.6. ئەلبەتە قوتابیانی خۆشەویست ئەزیزانم، وەکو پێشتری ژووتمان بۆ ئەم ساڵ کۆنمرەکان تا ڕادەیەک بەرز بوونە، بە تایبەت ئەو بەشانەی کە زانستین و پزیشکین. بۆیە ئەو بەڕێزانەی لە بەشە زانستیەکان نەخوێنن واتە پۆلی 12 زانستین
پێویستە زیاتر خۆیان ماندوو بکەن بۆ ئەوەی بتوانن کۆنمرەی بەرز بەدەستبێنن چونکە بەڕاستی بەشە پزیشکیەکان و بەشەکانی ئایتی زمانی ئینگلیزی بایۆلۆجی یان ئەوانەی دیکە با بڵێن بەشی یاسا بۆ ئەدەبیەکان کۆنمرەیان زۆر بەرزە پێویستان بە خۆ ماندووکردنێکی زۆر هەیە لە ئێستاوە قۆڵی لێ هەڵکەن کاتتان لە پێشماوە ڕۆژانە خوێندنەکانتان بەڕێک و پێچی بکەن ئەو وازبانەی لەسەر شانتانە جێبەجێ بکەن بۆ ئەوەی کەڵەکە نەبێت لەسەرتان بەڵکو بە جوانی لێ تێبگەن و هەوڵدەن زۆرترین پرسیار لە مامۆستاکانتان بکەن بۆ ئەوەی بە جوانی وانەکانتان بۆشی بکەنەوە تاوەکو بتوانن سوودی تەواوی لێ ببین و کۆنمرەی بەرز بەدەستبێنن. ئێستا باسی کۆلێژی زانستە ڕامیاریەکان بۆ ئێوەی خۆشەویست دەکەین لە زانکۆی سلێمانی بۆ ساڵی خوێندنی 2021-2022 بەشی زانستە ڕامیاریەکان زانکۆلاینی پارێزگا 7.7 گشتی 8.7 پارالێل بۆ پارێزگا 64.9 و گشتێکەی 73.526 بەشی سیاست و پەیوەندی نێودەوڵەتیەکان زانکۆلاین بۆ پارێزگا 69.8 گشتی 81.8 پارالێل بۆ پارێزگا 65.2 بۆ گشتێکەی 75.2 کۆلێژی یاسا بەشی یاسا لە زانکۆلاین پارێزگا 91.6 و گشتێکەی 96.1 پارالێل بۆ پارێزگا 86.7 و گشتێکەی 91.4 کۆلێژی کارژێڕی و ئابووری لە زانکۆی سلێمانی بەشەکانی ئابووری زانکۆلاینی پارێزگا 8.3 گشتی 84.2 پارالێلی پارێزگا 74.6 و گشتێکەی 78.2 ئێواران پارێزگا 58.7 و گشتێکەی 66 بەشی کارژێڕی کار لە کۆلێژی کارژێرە و ئابووری 77.9 زانکۆلاینی پارێزگا و گشتێکەی 82.4 پارالێلی پارێزگا 71.6 گشتێکەی 75.6 ئێوارانی پارێزگا 64.4 و گشتێکەی 69.746 بەشی ژمێریاری 73 زانکۆلاینی پارێزگا و گشتێکەی 78 پارالێلی پارێزگا 66.7 گشتێکەی 71.581 بەشی کارژێڕی بە بازاڕکردن لە کۆلێژی کارژێڕی و ئابووری زانکۆی سلێمانی زانکۆلاین پارێزگای 71.5 گشتی 76.6 پارالێل بۆ پارێزگا 65.1 و گشتێکەی 70.3 ئێواران پارێزگا 58.388 گشتی 62.8 کۆتا بەشمان لە کۆلێژی کارژێڕی و ئابووری بەشی ئامار و زانیاری کە زانکۆلاینی بۆ پارێزگا 62.1 گشتێکەی 68.7 پارالێلی بۆ پارێزگا 6.5 و گشتێکەی 63.8 کۆلێژی زمان لە زانکۆی سلێمانی بەشی زمانی ئینگلیزی زانکۆلاینی پارێزگا 86.2 گشتی 90.7 پارالێلی پارێزگا 82.9 گشتی 85.2 بەشی وەرگیراو زانکۆلاینی پارێزگا 82.2 گشتی 86 پارالێلی پارێزگا 80.4 گشتی 82 کۆلێژی زمان بەشی زمانی عەرەبی 7.6 پارێزگا زانکۆلاین و گشتێکەی 76 پارالێلی پارێزگا 64.5 گشتێکەی 70.4 و ئێواران بۆ پارێزگا
58.682 گشتێکەی 64.5. بەشی زمانی کوردی زانکۆلاینی پارێزگا 66.2 گشتێکەی 74.9. پارالێلی پارێزگا 62.82 گشتێکەی 7.484. ئێوارانی پارێزگا 57.3 وە گشتێکەی 61. بەشی زمان و ئەدەبی فارسی 62.1 زانکۆلاینی پارێزگا وە گشتێکەی 62.1. پارالێلی پارێزگا 57.7 وە گشتێکەی 58.9. ئێوارانی پارێزگا 57.5 وە گشتێکەی 57.5. کۆلێژی بازرگانی زانکۆی سلێمانی بەشی تەکنەلۆژیای زانیاری زانکۆلاینی پارێزگا 80.3 گشتی 85.495. پارالێلی پارێزگا 78.2 گشتی 79.9. بەشی بازرگانی نێودەوڵەتی پارێزگا زانکۆلاین 71.1 وە گشتێکەی 81.5. پارالێلی پارێزگا 64.8 وە گشتێکەی 74.3. بەشی ژمێریاری دارایی و وردبین زانکۆلاینی پارێزگا 68.7 گشتی 73.1. پارالێلی پارێزگا 62.3 وە گشتێکەی 72.5. بەشی زانستی دارایی و بانکی زانکۆلاینی پارێزگا 67 گشتی 72.6. پارالێلی پارێزگا 61.7 وە گشتێکەی 66.8. بەشی گەشت و گوزار لە کۆلێژی بازرگانی زانکۆی سلێمانی 65.9 بۆ پارێزگا زانکۆلاین وە گشتێکەی 71.4. پارالێلی پارێزگا 63.3 گشتێکەی 65.6. ئێوارانی پارێزگا 59.686 گشتی 63.5. کۆتابەشی کۆلێژی بازرگانی زانکۆی سلێمانی کارگێڕی پرۆژەکانە کە زانکۆلاینی پارێزگا 64 گشتێکەی 69.8. پارالێلی پارێزگا 61.6 گشتێکەی 63.6. کۆلێژی کشتوکاڵ یان کۆلێژی زانستە ئەندازیارە کشتوکاڵەکان لە زانکۆی سلێمانی بەشی زانستی خۆراک و کۆنتڕۆڵی جۆری زانکۆلاینی پارێزگا 62.3 گشتێکەی 69.6. پارالێلی پارێزگا 57.3 وە گشتێکەی 68.7. سامانە سروشتیەکان زانکۆلاینی پارێزگا 59.889 گشتێکەی 63.3. پارێزگا بۆ پارالێل 56.7 وە گشتێکەی 60.3. بەشی کارگێڕی کاری کشتوکاڵی و گەشەپێدانی 59.7 زانکۆلاینی پارێزگا وە گشتێکەی 62.2. پارالێلی پارێزگا 55.256 گشتێکەی 59.2. بەشی زانستی ئاژەڵ 59.447 گشتێکەی 66. پارالێلی پارێزگا 53.626 گشتێکەی 59.24. لە زانستی ئەندازیارە کشتوکاڵەکان لە زانکۆی سلێمانی بەشی بایۆتەکنەلۆجی و زانستی بەرووبوومی کێڵگەیی زانکۆلاینی پارێزگا 59.1 گشتێکەی بە هەمان شێوە 59.1. پارالێلی پارێزگا 54.6 وە گشتێکەی 57.229.
کۆتا بەشمان لە زانستە ئەندازیارە کشتتوکاڵەکانی زانکۆی سلێمانی بەشی باغداریە کە زانکۆلاینی پارێزگای 58.509 گشتەکەی 63.3 پارالێل پارێزگا 55.401 گشتەکەی 58.1 کۆتا کۆلێژ و کۆتا بەشی زانکۆی سلێمانی کە بەشی کۆلێژی زانستە سروشتەکان لە 4 تا بەشی زانستی ژینگە زانکۆلاینی پارێزگا 65.607 گشتی 65.607 و پارالێلی پارێزگا 61.7 و گشتێکەشی 62.9 خۆشەویستانم ئەمە بریتی بوو لە بەشەکانی زانکۆی سلێمانی کۆلێژەکانی سەر بە زانکۆی سلێمانی بەشەکانیان کەمترین کۆنمرەیان و هەروەها بەرزترین کۆنمرەی کە وەرگیراوە هەروەها ئەو شتانێک کە پێویست بوو باسمان کرد ئەو هەندانانەی کە پێویست بوو باسمان کرد بۆ ئەوەی ئێوەی قوتابی خۆشەویست بتوانن سوودی زۆر لێ ببین و داهاتوو بۆ ئێوە ڕوون بێتەوە و کۆنمرەکان لەبەر چاوتان بێ تاوەکو لە ئێستاوە خۆتانی بۆ ئامادە بکەن هەروەکو وتیشمان ئێمە پێمان خۆشە هاوڕێیانتان کە ئێستا پۆلی دوانزەن لە کاتی پشوەکانە بینەری ڤیدیۆکانمان بن پرسیارەکانیان لە ئێستاوە بکەن بۆ ئەوەی کاتێک کە پۆلی دوانزە تەواوەکەن کۆنمرەیان بەرز بێ و هەروەها بزانن بۆ چۆ ئەخوێنن ئامانجیان کوێیە چ بەشێک باشە و چ بەشێک سوود بەخشە بۆیان بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتان ئینشاءڵڵا لە ڤیدیۆکانی داهاتووە لە خزمەتتان ئەبینەوە بەش بە بەش و زانکۆ بە زانکۆی کوردستان بۆ ئێوەی خۆشەویست باسەکەین ئێوەش لایک و کۆمێنت و هەروە سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن دۆستان و هاوڕێیانتان ئاگدارکەنەوە و با ئەوانیش سوودمەند بن بە هیوای سەرکەوتنتان خوا ئاگدارتان بێ